لقبل هذا الدروزين ولا بغاو مردو يك زينو بيتو شاو بي خوشة والقنامي مردنا كيتي كمردو والله يستر زينو بيتو كوا كان بياو تقيلي ديار في شكان بقاش وديار اگر حزقي اگر تصويري كعراق حمو دنيا قراين بدوايا كردستان بغا كركوك سليماني هولير دو الدنيا يعني نبو كم بمردو لا يمشو لا يعصاشو لا همش فين لناحية شورشتي سربقة ساي كم شمال ديارة تشيلوكي جیاواز هي ليرة ماوي زيادة لنو صالة حولاتيك للاي خزانكي وللاي حكومات با مردن تومار كراوە بەڵام دیارەتەن ڕۆژێک کە دەبێت کە بە زیندوی ئەگەڕاوەتەوە من دەمەوێت لەسەر ئەم چیرۆکە زانیاری لە خوان وەربگرم سڵاو دەبێت کاک سڵاو کاکە جان پێم بڵێت کاک سەرکەوت محەممەد 9 ساڵە مردووە لە لای حکومەت و لای خێزانەکەی ئەوە چۆنی ئەو ڕووداوە ئەو ڕووداوە پێش 9 ساڵ ئەم پیاوە تۆ نەخۆشی دەرونی هەبوو لەگە برایشی بردی بۆ بەغا بۆ نەخۆشخانە ئەلەساس عیلاج وەرگری ئەو شتانە لەوێ لەیەک دابڕێن تووشی ڕوودا و کێشەیەکە بن لەناو بەغا کە تەقا کرێوشتە کرێندا هەمەیە بار حاڵ نازانم چییە لەوێ دابڕیان کوڕە ڕاکات کە ڕاکان پیاوە تەقەی لێ کرێت دیارە فشەکان بە قاچەوە دیارە ئەگەر حەزەکەی ئەگەر تەسووری کەن ڕووی کامیرەکەتانی تێکەن بریندار بووە لەو کاتەوە ئەم پیاوە دیار نییە تا ئەم دەقەیە تا 3 شەو پێشی ئێستا عێراق هەموو دنیا گەڕین بە دوایە کوردستان بەغا کەرکوک سلێمانی هەولێر دووهۆ دنیا ینی نەبوو تا ئەم دەقەیە ئیتر بە پێی یاساش وابزانم پاش 5 ساڵ یەکێک دیار نەمێنێت توانی بڵێن تەواو وەفاتنامەی بۆ دەرکەیت ئیتر لەو بەروارەوە وەفاتنامەی بۆ دەرکراوە پاش 9 ساڵ ئێستا و نووسراوە چێ بەدەستی ئەو نووسراوە ئەمە وەفاتنامەکەیەتی بەڵگەنامەی مردنەکەیەتی کە مردووە وەڵام ئێستا زیینوو بۆتەوە لە 26 2017 ئەم پیاوە بە مردووی حساب کراوە لە یاسا و لە قانون دادگایە سەرکەوت محەممەد لە 26 ساڵی 2017 وەفاتنامەی بۆ دەرکراوە کە ئەمە لە لای خێزانەکەی و لە لای حکوومەت بە مردوو تۆمار کراوە ئێستا گەڕاوەتەوە بۆ نێو خانەوادەکەی بەڵام تاوەکو ئێستا کاکە سەرکەوت دۆخی تەندروستی تا ڕادێک ناجیگیرە کاک سەرکەوت سڵاو لێبێت پێم بڵێ ئەو ماوەیە ئەو 9 ساڵە تۆ لەکوێ بوویت زیندار بوون ناو بەغا بۆچی تۆیان برد بۆچی ئاشکەنجیان دا ئازاریان داوی تویان ئازاردا ئازێکیان داوی نەوەڵ ئازارە نەدام بەس ناخواردن نەبوو لە ناخواردن خراپ ئەی قات چییە دیوە بزانم قاتشت بریندار بوو 30 ساڵ لە بەغا بووم ئاسان هەڵداسەرما مۆخی سەرمیان دەرکرد مۆخی سەرمیان دەرکرد ئاسان هەڵداسەرما خەڵک گیانمایە کاکە پێم بڵێ وە قاتی چییە چی بەسەراتەوەی کە قاچی خۆی احتیمالە بەفکری نێتەوە شوێن فیشەکە چەند فیشەکێکی شەندا یەکدانە چوار فشێکی پێوەیە ئەنجا ئەم ئاسنە لە قاچی دەرچووە نازانین ئەمە پلاتینە ئاسنە چۆنە نازانم ئیلا ئەمە پێویستی بە بینینی دکتۆرە بیبینێ بزانین کێشەکەی چی چۆن گەڕایەوە واللهی هەر لە خۆیەوەیە لە پڕوەکو چۆنەڵی لە قبل هاتە دەرەوەزین و بۆ لە بەغاوە تێگەی ئیتر نازانین شێوەی بەربوونەکەشی چۆن ئازاد بۆ چۆن هاتووە نازانین بەڕاستی تێگەی بەس هاتۆ دەگەراجی بەغاو لەوێ سووا سیارێکی بووە و هاتۆتەوە بۆ کەرکوک و لێ براکەی وەری گرتۆ پێناوێتی وەیە هەستان چۆ بکاتێکە گەڕایە واللهی تاوان زۆر ما پێ خۆش بوو یانی تۆ مردوویەک زین و بێتەوە پیاو پێی خۆشە چکەم بە مردوو لا ئێمەش و لە یاساش و لە هەموو شوێنێک ئێزر ئەم مەوزوعی ئەم کڕە زۆر تایبەتە بەڕاستی کارەسات پێویستی بە دکتۆرە پێویستی بە پارێزەرە پێویستی بە یەک کۆمەشتە ئەم پیاوە لەبەرەوەی شتی یاسایی نەماوە ئەبێ ئەم پیاوە لە ڕووی یاساوە مردووە زین و کرێتەوە دوای کارتی نیشتیمانی بۆ دەرکرد پیا خێزانەکەی بووە بە بێوەژن دانی ئەم یەک کۆمەڵ مەشاکیلە بەڕاستی ئەوە نەبێت بە تەنها هاتوۆتەوە کە زین و بۆتەوە کۆمەڵە مشکلەشی لەگەڵ دیارەوەکو خۆیان باسییان کرد زیاتر لە 9 ساڵ دەبێت بەهۆی ڕووداوێکەوە ئەم پیاوە تووشی کێشێک دەبێت و زیندانی دەکرێت بە کوتی خۆیان و دوای تێپەڕبوونی 9 ساڵ سەرکەوت بە مردووی تۆمار دەکرێت لە لای حکوومەت و لە لای خێزانەکەشی و دوای 3 ڕۆژ لەمە بەڕێستەکانە گەڕاوەتەوە نێو خانەوادەکەی و هاوکات چەند برینێک بە قاچیەوە هەیە و سەردانی پزیشک بکات بۆی کە چارەسەری تەندروستی وەربگرێت و ئەو وەفاتنامەی کە بۆی کراوە لە لای حکوومەت ئەو چارەسەری و کێشەی بۆ بکرێت.